معقولة يك ساعاتها هیچ هەواڵەک نییە بڵێ مەلیک ئەتلو تەلەفۆنە چلۆ پلچی خۆت ناکەی کوڕە یەک هەواڵم لۆ بینە هەواڵک تخوا ئەو هەموو جلەی لۆ دەکڕم ئەو هەموو شەکرۆکەی لۆ دەکڕم دڵی لە هەستەر هەر شتەکە و حەزی لە هەر شتەکە ئەمن لۆی دەیمەدی بەس ئەو نا یعنی هیچ لۆ من ناکە با بخۆم تەلەفۆن لێ بکەم پوره هەنارە ئەڵۆ بەرە پورە هەنار ئەلۆ مەلیک چ دەکەی وەڵا برمێمان قارانمانە خۆم برمێمان قارەمانی ها کوڕم هەر خەبەرەکی بدە من ئەوەندە خەریکی خواردن مەبە بۆ هیچ بۆ خەبەرت بدەمێ مەلیک ئەتۆ مشێت دەکەی دەزانی کوڕم ئەدی ئەمنەتوندا نێل و جاسووسی لۆ خەبەری سعدیم پێ ناگەیەنی بۆ کاک سعدی چی بەسەر هاتووە الله ئەکبەر سعدی هاتە دوکانی ئەوڕۆ یان نا برێم هاتێ باشیان برێم ناتیە درۆی لەگە پلکت دەکەی ها هیچ کەشت لۆ ناکڕم درۆم لەگەمەکە دەی بیڵێ وەڵاهی ڕاستی پێ برێم مام سعدی ناتە دوکانی نهاتیە نهاتە دوکانێ وەی دەبرم لە خۆ دەچم کورە دەچم ببرم دەبێتم هاتە دوکانی ئێستا هاتیە ناتیە هاتووە و نهاتووە من دەمرم مەمرە پورێ مەمرە پورە هەنار مەمرە پورە هەنار مەمرە حەیرانی دابم جانەکەی ئەوە چێ تەلەفۆن دەکاتن ئەو جەوەمان لێ تێک دەداتن کاکە خەڵک هەنارە بەڵێ حەبیبی حەبیبەکەم لەکوێی سعدی جان وەڵا جانە لە چێ بم ها لە چێن دەرێ بم لە دوکانم لە دوکانی زیاتربان هەیە بۆ بچین لە دوکانی ئەدی لۆ دەنجی هیچ نایەتن وەرە خۆ من ئاسنگە نیمە دوکانی حەدادیم نییە هەتا دەنجی چەک و سوپلایزی بێ دەنجی چ بێ ئەمن قوباش فرۆشم دەنجی خەڵکی ناو بازارە دەنجی چ بێتن عەزیزەکەم لە ئیشێمە چاوەکەم لە ئیشێمە دڵەکەم لە ئیشێمە دڵبەرەکەم لە ئیشێمە ئەو قسە قۆرانت چیا دەیکەی لە ئیشەی ها وەڵڵاه سوێندی دەخۆم لەوێنی لۆ ئەتو جنۆکەی ئەتو کاسپەری ئەتو چی ئەتو کو دەزانی یا هەنار دیارە متابعەم دەکەی متابعەت ناکەم نا بەس ئەمن لە دووڕە هەستت پێ دەکەم لە دووڕە هەستم پێ دەکەی لۆت و سای پۆلیسی لە دووڕە هەست پێ بکەی بۆنێ بکەی ئەی سعدی احترامی خۆت بگرە ئەو بەچی دەڵێ سێ پۆلیسی ئەتو قسەی جوان بکە سیقەت بە من نییە دەری لە دوکانێ نی وەڵڵا لە دوکانێ نیمە ئێ حەقی خۆمە وەڵڵاه لە دوکانێ نی کورە بابە خۆ لە دوکانی خۆم نیمە لە دوکانی غانمیمە غانم تەلەفۆنەکەی قەپاتکە تەلەفۆنەکەی قەپاتکە وەرە یەکلایکەوە بابێ چم نەتم پێ با یەکلای کاتەوە زان کاممان زەرەر دەکەین چیەوە بە قورئان متابعەم دەکەم دەبی دەستەکە بینیە متابعەی من بکات کو دەزانم لە دوکانێ نیمە ئەی ئەو کوڕێکە لەوەیە ئەو گێژ و حۆلە ئەو پێنەوت بێ ئەمە شکم لەویە ئەمنی شکم لەویە گەنا هەنار ئەتو چی سای پۆلیسی هەست پێ بکە دەرەوەم بۆ بۆن دەزانم ئۆی باس خەتای خۆتە ئەو کوڕە وەرگرت نا وەڵڵا خەتایتووە گوتم نایم گوتم ئەو ماوەی با لەوێ بم وەڵڵا وەرە هەتا سەری من لە قوڕێ ڕاکرد کەیفی خۆت ئەمن دەڕێ جارشکە بە من نەری وەرە هەتا بە خۆم دێم باشە باش دەی بڕۆ سوپاسی ڕۆشن بیرت دەکەم ئەو ئەمیرە دیسە فێری نەکردی ئەگەر پیاوەکەت مستەدرێ لەبەری هەستیەوە هەی مسەقفینە هەی ڕۆشن بینینە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله هذه وبركاته كاك سعدي ولا كاك سعدي لك هنيا عمن دوني دتو كشميري عربي مداوا كرديا كاك سعدي تلفوني هر ناقري من ددمي
ئەتو نازانێ كركو نازانم كوش هي وەهو ئەتو نازانێ كركو نازانم دي شلون دانا کورە خۆ دانانی ئەوانە نارێم ئەمن دەتۆ کشمیری عەرەبیم دەوێ استا كتلفون فارسي دكم لو بينيتن الو فارس باشي كاك فارس اوات ده توبيك كشميري مان صبغ کشمیری عەرەبی ده توبيك كشميري عربي مان لو حاضر لو كاك زليليا تاو دخل كاك بروك مخزني استا كاك فارس دتاتي تاو زۆر چاکە تاو كم سعدی وەی دەهاتەستە من هاوار بکاتن ئەدی کاکە جانە سەر تاوار دەکە بە من دەڵێ سەی پۆلیسی بەتوی گوتیا؟ ئەدی والله دەبی بە قەناری قەسابی وە بکە بژی برا شێرەکەم ئەوە کارە ڕاستەکەتە بە من دەڵێ لە دوکانێمە بەڵام لە جێکی دیە ئەوەشی بە تو گوتیا؟ ئەدی گوتی لە دوکانێمە لەوێ نەبوو باشە سعدی سەدە چییە؟ زاهد هاوارش کرد بەرهەمبەری من سعدی السلام عليكم